دوای ناڕەزایی و پشێوەکانی تایبەت بە لیستی دامەزراندەکانی پەروەردەی کەرکووک، لیژنەی پەروەردەی پەرلەمانی عێراق ئەو لیستەی هەڵوەشاندەوە و بڕیارە جارێکی تر وردبینی بەو ناوانەدا بکرێت کە بۆ دامەزراندن پێشکەش کراوە. دوای ئەوەی کە سکاڵایکی زۆرمان بەدەست گەیشت ئەو سکاڵایەنەمان وەرگرت لە نووسینگەی پەرلەمانی عێراق لە ئۆفیسی خۆمان کارمان بەمانە کرد و بە نەتیجە گەیشتین ئەم بڕیارانە جارێکتر ئەم دامەزراندنە ئەم ناوانەی کە ڕاگەێنراون هەڵەوەشێتەوە سەر لە نوێ ڕائەگەێنرێتەوە. بۆچی لەبەرەوەی پێشتر لەسەر ئەساسی ناوچە ناوەکان ڕاگەیاندرابوون، باز نەکرابوو، هەندێک قەزا هەیە زۆری پێدرابوو، هەندێک قەزا هەیە کەمی پێدرابوو، بۆیە ئەمە سەر لە نوێ ناوەکان فەرز دەکرێتەوە. کەرکووک هەمووی ئەکرێ بە یەک بازنە، تۆ ئەتوانی خەڵکی قەزایەبی لەگەڵ خەڵکی قەزایەکی ترە منافسە بکەیت. لە کانونی یەکەمی ساڵی ڕابردوو بەهۆی ڕاگەیاندنی لیستی ناوی دامەزراوانی پەروەردەی کەرکووک، کورد و تورکمان چەند جارێک لە بەردەم پەروەردەی کەرکووک خۆپشاندانیان ئەنجامدا و لیژنەی پەروەردەی پەرلەمانی عێراقیش ناچار ئەمڕۆ ئەو لیستەی هەڵوەشاندەوە. ئەنجومەنی باڵای دانەمەزراوانی کوردە کەرکووک کە کۆتایی مانگی ڕابردوو لە بەردەم پەروەردەی کەرکووک خۆپشاندانیان ئەنجامدا هۆشداری بە نوێنەرانی کورد دەدەن بە وریاییەوە چاودێری جارێکی دیکەی وردبینی ناوی دەرچووان بکەن. ئەوەی کە خۆشحاڵەیە لای ئێمە ئەوەیە کە توانیمان وەکو ئەنجومەنی باڵا لایەنەکان بین نەژێر ڕکێفی ئەو داواکاری ئێمە، بەڵام تاکید لەسەر ئەوەکەینەوە کە ئێمە هێشتا داواکاریەکانمان یاخود خواسی ئێمە بە کۆتا نەگەیشتووە، چونکە ئەو تعلیمات و ڕێنمایانەی کە پێشتر کاری لەسەر کراوە و لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق سەبارەت بەو دامەزرانانە لە پەروەردەی کەرکووک جێگیر کراوە، جێگەی تموحی ئێمە نییە، چونکە چەندین هەڵەی تێدایە یاخود چەندین خاڵی تێدایە دژی نەتەوەی کووردە. بۆ نمونە ئەوەی کە تایبەتە بە تەقاعودی یاخود خانەنشینبوونی مامۆستایان کە نەوەی ئەو مامۆستایانە یا کوڕی یاخود کچی ئەو مامۆستایانە مافیان هەبێت لە خاڵەکان، ئەمە زەرێکی گەورەیە، چونکە ئێمە ئازانین کە لە ماوەی ساڵانی ڕابردووە لە هەفتاکان لە هەشتاکان ئەوەی کە دامەزراوە لە عەرەب و لە تورکمانە لە کورد نییە. و خاڵێکی تر کە بە هەمان شێوە زەرەرە بۆ ئێمە فەرزکردنی قەزا و ناحیە بە سەرشار لە نمونەی قەزای حەویجە کە ڕێژێکی زۆری پێدرابوو، ئەمە زیانێکی گەورەیە بۆ ئێمە کە وەکو نەتەوەی کورتیدا جارێکی تر ئەگەر لەسەر ئەو ئەساسە دابش بکرێتەوە زەرێکی زۆری تێدا دەکەین. بۆیە ئەوەی کە تێبینیە لای ئێمە ئەو ڕێنمایانەیە کە پێشتر کاری لەسەر کراوە دەبێ ئەو لیژنەی کە ڕاست پێراوە جارێکی تر بەو ڕێنمایانە بچێتەوە، ئەگەر نا ئێمە وەکو خۆمان هەڵوێستی ترمان دەبێ ئەو ڕێنمایانات کای ئاگدار بن دژی نەتەوەی کووردە. لە ساڵی ڕابردوو وەزارەتی پەروەردەی عێراق بڕیاری دامەزراندنی 2848 پڵەی وەزیفی بۆ پەروەردەی کەرکووک دەرکرد. دوای زیاتر لە 4 مانگ 84,000 دەرچووی زانکۆ و پەیمانگەکانی کەرکووک ناوی خۆیان بۆ دامەزراندن لە پەروەردەی کەرکووک پێشکەش کرد، بەڵام ڕاگەیاندنی ناوی دامەزراوان و بە گومانی گەندەڵی تیایدا ناڕەزایی کورد و تورکمانی بەدوای خۆی داهێنا. بۆیە لیژنەکەی پەرلەمانی عێراق و چەند لیژنەیەکی پەروەردەی کەرکووک ماوەی مانگێک وردبینی لەو لیستە دەکەن کە بۆ دامەزراندن پێشکەش کراوە بە یەک بازنەوە بە پێی خاڵبەندی جارێکی دیکە ناوەکان ڕادەگەیەنن. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.